خواهی غەزەب مالیە نەگرێ ئێمە ئیمان ضعیف ئێمە ئەهلی دنیا. عومەیر بۆ خۆتە شاریتەوە چی بۆ چی ڕووی داوە؟ وتی براکەم من بچووکم بەخوا من دڵنیام پێغەمبەری خوا بمبینێ صلی الله علیه وسلم ناڕێ بڕۆم بۆ غەزا. وەڵڵاهی حەزەکەم ئاواتمە ئەوێ لە پێناو خوادا بکوژدێم و شەهید بڕۆمە بەهەشت. بەڵێ کاتێک کە غەزای بەدر هاتە پێشەوە ئەمانە قدوەی ئێمەن ڕەزای خوای نەبی، ئەمانە مامۆستا و پێشەوای ئێمەن، چاویان لێ بکەین. غەزای بەدر هاتە پێشەوە، بزانین دوو برا لەو غەزا بەشداری دەکەن، بەڵام بزانین چۆن بەشداری دەکەن. یەکێکیان ئیمامی سعدی کوڕی ئەبوو وەقاس ڕەزای خوای لێ بێ، یەکێک لە 10 نەفەرێک کە مزگەنی بەهەشتی پێدراوە، براکەیشی ناوی عومەیرە. بەڵام عومەیر کێیە؟ عومەیر گەنجێکە تازە پێئەگا، عمری 16 ساڵە. لە عمری ئەو گەنجانەدایە کە ئێستا لە گازین و کافتریاکان ئەبیان بینیت، ڕۆژانە و شەوانە دەیان بینی. لە عمری ئەو گەنجانەدا بوو کە دیسکۆن و حەفریان کردووە. لە عمری ئەو گەنجانەدا بوون کە جگەرە دەخۆن و نێرگەلە دەخۆن. لە عمری ئەو گەنجانەدا بوون کە خەریکی پەیوەندی و دڵداری عەشقایەتین، بەڵام حەدیان نەبێ ئەوانە کە وەکو ئەم بن. چاوێنێ بکەن گەنجەکان کاتێک کە ئەمانە دەبیستن شەرمەزاری بدانگرێ، بە خۆتانە بچنەوە. گەنجێکی ئیماندار بەم جۆرەیە، منیش ئەوە حاڵەکەمە. ئیمامی سعد ڕەزای خوا لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەیەکە سەیری سەحابەکانی دەکرد کە خۆیان ئامادە کردو بۆ غەزا، ئەوەی کە بە کەڵکی غەزا نەهاتایە و توانای نەبووایە یا نەخۆش بووایە نوقسانێک بووایە، ئەی فەرموو تۆ مەیە. تەماشا دەکەم ئیمامی سعد دەفەرمێ عومەیری برام لە ناو خەڵکای خۆی شاردەوە، لە ناو سەحابەکانە خۆی مات کردبوو، خۆی شارد بووە. مناڵە 16 ساڵە تەمەنی، بەڵام ئیمانەکەی هەزاری وەک من و تۆ دەهێنێت. ئیمانداری ڕاستەقینەیە، خوای خۆشەوێ، بەڕاستی خۆشی دەوێ، حەزی بە بەهەشتە، ڕازیش نییە لەم دنیادا هیچ شتێک بۆ خۆی هەڵبژێرێت جگە لە ڕەزامەندی خوا و بەهەشت. بەڵێ دەفەرمێ هەر خۆی دەشاردەوە لە ناو خەڵک. ئینسانێک ناو کۆمەڵێکا خۆی بزرکات چۆنە؟ تەماشام کرد خۆی دەشارێت و خۆی نزم دەکات و بۆی پێغەمبەری خوا نەیبینێ صلی الله علیه وسلم. وتم ئەی عومەیرەوە چێ بۆ واکەی؟ خواهی غەزەب مالیە نەگرێ ئێمە ئیمان ضعیف ئێمە ئەهلی دنیا. عومەیر بۆ خۆتە شاریتەوە چی بۆ چی ڕووی داوە؟ وتی براکەم من بچووکم بەخوا من دڵنیام پێغەمبەری خوا بمبینێ صلی الله علیه وسلم ناڕێ بڕۆم بۆ غەزا. وەڵڵاهی حەزەکەم ئاواتمە ئەوێ لە پێناو خوادا بکوژدێم و شەهید بڕۆمە بەهەشت. کاتێک کە پێغەمبەری خوا بینی صلی الله علیه وسلم فەرمی تۆ بە کەڵکی غەزا نای، تۆ منداڵی تازە پێگەی، تۆ لەکوێ شەڕەشمشێرت پێکرێ بەرامبەر کۆمەڵە کەسێک کە چەندەها ساڵە شەڕەشمشێر دەکەن. ئیمامی عومەیر ڕەزای خوا لێ بێ ئەم گەنجە منداڵە تازە پێگەیشتووە، فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تو خوابانە ڕۆم بە ماڵ، حەزەکەم لە پێناو خوا بکوژرێم، تو خوا لەو خێر و بەرەکەتە مەحروم مەکە. ئەوەندە گریا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دڵی نەرم بوو، فەرمی بڕۆ تۆش بەشداری کرد. بەشداری کرد. ئیمامی سعد دەفەرمی ئەوەندە گەنج و منداڵ بوو تا شارەزا نەبوو، شمشێرەکەم داپێ وتم ئاوا بکە و ئاوا بکە، ئاوا بەم شێوەیە شەڕ بکە، شارەزا نەبوو، بەڵام حەزی لە بەهەشتە. بەڵێ ئیمامی عومەیر ڕەزای خوای لێ بێ لە غەزای بەدردا شەهید کرا. زانایان دەفەرمون بچووکترین شەهیدی غەزای بەدر کێ بوو؟ ئیمامی عومەیر بوو، ئەو گەنجە 16 ساڵە بوو. خوای گەورە بە زیندوەکان دەفەرمێ ئەوەی کە بەشداری غەزای بەدری کردووە، ئەفەرمێ ئەی ئەو کەسانی کە غەزای بەدر بەشداریتان کردووە هەرچی دەکەن بکەن خوانێتان خۆش بووە. الله ئەکبەر، ئەمە پاداشتی کەسێک بێ نەکوژداوە لە غەزای بەدردا. ئەگە کەسێک لەو غەزایە شەهید کرابێ بچی پاداشتێکی بەدانرابێ. عومەیر بردێەوە، سوێن بەخوا بردێەوە. گەنجەکان چاو لەمانە بکەن، واز لە گوناه و تاوان بێن، شەرمەزاری بتانگرێ. بەڵێ هەوڵدان بۆ بەهەشت خۆماندووبوونی دەوێت، بۆی بە نەفسی خۆت بە هیچ شتێک ڕازی مەبە ئیلا بەهەشت نەبێت.